بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسوله الأمين محمد وعلى آله وصحبه أجمعين ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب خۆشەویستان خۆشحاڵم کە خوای پەروەردگار تەمەنی ئەمانەتی پێبەخشین و لە ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەی ئێوارانی ڕەمەزان بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتینەوە. دەخوازین تەمەناکەین لە خوای پەروەردگار ئەپاڕێینەوە کە بەزەیی بە بچووکیمان نابێتەوە و بە گەورەی خۆی بمان بەخشێ. دەسا خوایە مانجی ڕەمەزانمان بۆ بکە بە مانجی لێ خۆشبوون واروەها بیکەرە هۆکاری ئەوەی کە لە تاوانەکانمان خۆش بی و بمانکەی بە بەندەیەکی ساڵحی خۆت. بەڵێ خۆشەویستان ئێمە بەردەوامین لە پێشکەشکردنی بەرنامەکەمان و گەڕان بۆ ئەوەی گوندەکانی کوردستان بەسەر بکەینەوە و تێیدا بەرنامە بۆ ئێوەی خۆشەویست دروست بکەین. ئەم ئێوارەیە لە گوندی گەورەدەی ماوەتین. گەورەدێش دەیەکی جوانە، دەیەکە کەوتۆتە دۆڵێکەوە کەوتۆتە نێوان چەند چیایەکەوە تەمەناوەکەین کە کەشی گوندەکە و هەروەها جوانی گوندەکە چێژ بەخش بێ بۆ ئێوە و ئێوەی خۆشەویست لە بەرنامەکە ڕازی بن. فەرمونون بە پێکەوە ئەم ئێوارەیە لە گەورەدەی ماوەت بین. واروەها سوپاس بۆ کۆمپانیای دۆلفینسی کە سپۆنسەری بەرنامەکەی کردی. تۆ پێم بڵێ بزانم چۆنەوە لە گەورەدێ ماویتەوە؟ وڵای خودمان ماوەوانێ و گەورەدێت پێ خۆشە؟ یادم پێ خۆشە بەڵێ. ئەی بەچیەوە مەشغوڵە بی ڕۆژانە بەچیەوە سەرقاڵی؟ وڵی سەرقاڵ ماگاک و کەرێکم هێلێرە کەرەکەی بۆمەی بەسموو دێمەوە. ئەی تۆ پێم لە ڕەز و شت خەریکە بیت؟ وەڵڵاوە تا هۆمەم بنیان ناوە لە شێو ڕزم هەیە و تۆ پێم بڵێ تااقەتی بەرپاچێت ماوە؟ نەوەڵڵا. ئەی ڕەز و شت ئەچێڵن ئێستاە ئێوە لێرە؟ وەڵڵا هەر دەرمانە. هەرە وەڵڵا. هیچ تااقەتی ئەو کوێستانەی سەرت ماوە؟ نەبەخۆ بە سواری کەری عین بێڕون. بە سواری کەرێش بخۆ ئەگەر بۆ بێتاقەتی خۆشت بێ هەر بەڕ باشە. ئەی کەواتە هەر ینی جوڵەیەکی بکەی باشە جوڵەیەکی دانەنیش و مەعیژەکەم. ئەی ماشەڵڵا چلکە و چاڵێکی باشی شت کۆ کردوێتەوە ئەوە چی؟ تۆ پێم بڵە زۆپای دارت هەیە؟ وەڵڵا. ئێستا داخی هیچ؟ بەڵێ بەڵێ. دووسێ ڕۆژە دای ناخ. گەرما هاتووە؟ هەر سەرمایە. هەرە وەڵڵا. ئەی تۆ پێم بڵێ کە ئەوە سەری چوە لە شتەکە هیچی پێوە نیەوە چیە مەسەلە؟ ئەم ساڵ نەماوە چوالە. خۆ پێش ڕەمەزانێک گوڵ و شتیان زۆر پێوە بوو بچیەوە؟ سەرما بردی. هیچ شتێک نەماوە ڕەزیش نەماوە ڕەز. ینی ترێژ ئەم ساڵ
ئەم میێوانە ماون ئەی تۆ پێم بڵێ سەردانی شارەکەیتەوە جاجار دێ نایم لەبەر ماڵەوە پێم ناکرێت بۆ یەک شوێنی بچم ئەی تۆ ئەو خزمانەی ئەم دیانی گاپڵۆن و ئەوانە سەردان و شتان هەیە بەڵێ بەڵێ ئەو خوشکەزام لێن عوسمانی حاجەکەیوانە چم زەرەسم بەڵێ خۆ بەتەمانی گەورە دێ چۆڵکەی منەوەڵاگەرم پایزە بچمە شارەوە دوو مانگان نەوەڵە پێم بڵێ بە گەنجی شەر لێرە بووی قوربان هەتا بڵێن هەتا حکوومەت دایگەتی هەر لێرە بوو تۆ پێم بڵێ لە گەورە دێ لە دایک بووی تۆ بەڵێ ئەی تۆ پێم قەدیم چیتانە کرد لێرە وڵی قەدیم هەر فەلاعەتی بوو ئاردوشن نەبوو ئێستا ئەبوو دەغڵێکی زۆر بکەی گەن و جۆ دا دۆ شەومانە کرد بڵێنەماندا بە گەنمە چوین لە دیوی لە دەشی مەرگە و ترێمان لەمێەوە بل یەک و دووەماندا بەگەن لە دیویشە لە بازیان و لەوە ئێوە پێم بڵێ بۆ باراش چیتانە کرد ئاش لەکوێ هەبوو ئازم گاپیڵۆم بۆ قوربان لە سوغماغ بوو ینی ئەو چەم و هینە بەشی ئاشێ کرد ئەو کاتە ئەو نەماوە ئەرە وەڵام ئەم سەبی گاپیڵۆن دەغڵی نوێمان لێ کردووە کاک جەلاجان بەخێر بێت تۆش بەخێریتەوە سەد چاوم بەخێر بن سەد چاوم سەر ڕۆحم سوپاس دەکەین پێم بڵێ بابزانم ئێستا لەکوێ بووی ئێستا لە گۆڕێ بووم گۆڕێ ینی بۆچی چوو بۆ گۆڕێ بۆ دەرمان ڕشان دەرمانی چیتان ڕشانوە جیا کوشتن باش مە بەسمەوەیە ڕز بوو چوالە بوو چی چوارش نییە ئەمسا چوالە نییە ئەبێ خزمەتیشی بەخوا دەنجێت چوالەمان نەخوارد ئەمە چین بۆ چوارە دەرمان ڕشان بۆ چوالە بۆی جیاکە بفەتێ جا هیچ هەیە ئەوەندە هەیە ناوەڵام ئەمستا وشکە ساڵی ئارەوەڵە لە گەورە دێژ حاسس وشکە ساڵی لا وشکە ساڵ وم زانین تەڕە ساڵی بەڵام وشکە ساڵیە ئای لە کوێستانی سەرێ نەچوین هەر ئەم ساڵ هیچ نەچوون بۆ کوێستانی ناوەڵە بزانین قارچکێ کارگێ شتێ یەکش خاڵەکەری بەتەوان دووبانی ئێمە نەچین ئەوە چێ بۆ یەکان جوای جوامان لێ جێڕ هەندی ساندێن سین دەرمان ڕشێنی ئێستا لە بەیانەوە دەرمانتان ڕشانوە بەیانی سعات هەشتەوە لەوێ لەشتان ساق بێ خوا سلام علیکم چۆنی قوربان شکر باشی وەزە چۆنە شکر باشی دەنگ و باست تەندروستی چۆنە تەندروستیت باش باش نیم ئاوا چی خێرتە پشتم دێشێ قوربان ها پشت دێشێ فەقەرات و ئەوانەتە کورە لازم ناکەوە خۆی لە ساڵێکێدا ئەم هاوینەی ڕابردوو ئەمەندەم چوالە هەڵگر ئاوام کرد لێ پشتم وەرگەڕا دەخواشی فات بە قوربانت بە ئەی چۆنی وەزە چۆنە شکر باشی شکر باشترم باشە ئێستا بەتەما کویت وەڵا بەتەوایی شوێنینەوە چاوم لە جەنابتام هاتم بۆ یەکانە کوتم ئەخۆ چیەمە یاخوا بەخێر بێ سوپاس دەکەین سەلامەت بێ ئەی تۆ پێم بڵێ لە گەورە دێ لە دایک بوو تۆ بەڵێ باشە گەورە دێ تا ئێستا پێ خۆشە ئەی چۆنە وەڵا هەتا لە مردنی جەها پێم خۆشەی چۆن بۆ تەنە ئەنی حەزەکە هەر تەنانەت لێرەش بمری ئەی چۆن دەی خی گەورەی شڵا سەلامەت کە خی گەورە شیفا دا ئینشاءڵڵا ئەم ساڵ ڕەمەزان لە چ کاتێک هات و کاتی ئیشکردن نییە چۆن نەوەڵا شکر ئەوەندە خۆشە تا خوارە بەسە بەس وەتەنەکەت پێ خۆش ئەرە وەڵا ئەوەتەنەوە ئەڵێ لە قسەی قەدیمیانت بۆ جەرمەوە ئەڵێ کەو دابا لە شوێ هێن بوو ئەچێتەوە ئەو جێی عەزت کەمل ئێستێکانە گەرمێن و شێستان یەکە هەتا نەچێتەوە ئەو جێی ئیدارە ناکە ئەوە کەواتە وەتەن خۆشەویستە ئارە وەڵاوە لێمە لە وەتەن نزیاتر بۆ چێ باشە پندێکی کوردی ئەڵێ ئەگە سەبر بکەی لە بەرسیلە هەڵواکەی تەبعانەوە ڕاستە ئەوارە وەڵا ئەوە وایە ئەوە قسانە هەمووان ئەو پندی پێشینانە ماشەڵڵا جوانیان داڕشتووە باسی ناکرێت انشاءالله والسلام عليكم السلام ورحمة الله بخير بين يا أخوة سرساهم بخيرات نتانكم سپاس دەکەین بابزانی لەگەڵ ڕۆژوی مانگی ڕەمەزانە وەزە چۆنە والله شكو زۆر باشین لەخوا بەزیاب ئیشەڵڵا خوای گەورە گەل لەمان قبولگا زۆر باش ئینشاءالله قبوڵێکە ئینشاءالله قبوڵێکە کاک شەڵاو جەنابێت مختاری ئەنجومەنی کوێخای چیت والله هەرسێکیان ناوەکە هەرسێکیان بۆیە گونجێت جا نازانم لە ڕووی قانونیەکەی و بزەبت چۆنە و چۆنە ئەوان نازانم مختار ئێوە مختاری پیاڵن وانە بەڵێ مختاری گوندی گەورەدەی ماوەت بەڵێ حەزەکەم ناوی دراوسێدەیەکانتم پێ بڵێ دراوسێدەیەکەمەوە کانی مێوە
مالومەیە گوێزیلەیە گەڵاڵەیە قامیشە بڵاغڵوە ئەی بەرزەدێ و کانیمێ و ئەخر ئەوان بۆ منە دیکەمان لە بینایە ئەجینا بڵێن ئەو 5-6 ڕێک چواردەوری گوندەکەمانە سنوورشتان بەیەکەوە بەڵێ سنوورمان بەیەکەوە هەر لەگە بەرزەدێش خۆی هەمانە بەڵێ لەسەر سنوور هیچ کێشەیەکتان نییە نەشکردنەوەڵە الحەمدولله مە بەسم وایە لەگەڵ قامیشە لەگەڵ گەڵاڵەیە لەگەڵ وڵاغڵوە لەگەڵ بەرزەدەیە لەگەڵ کانیمەوە هیچ نەوەڵە لەخوا بەزە هیچ کێشەیەکمان نیە بەڵام گوندێکم بیر چێ شەر کۆمەزەڵەکە هاو سنووری نەگەڵیە ئەوتان تقریبان دەستی ڕاستکەوت بەڵێ بەرەو نەحەی بنگرد و ناواچیتەوە بەڵێ دەیەکە چەند ماڵە کاک شەڵە لای دیەکەمان ئێستا نزیکەی 75 بەڵام لە ئێستاوە کە خەڵگیێتەوە بۆ سەر باخ و باخات و شتەکەی بێتە 80 ماڵێک 85 باڵێک تقریبا کە پرە برینجەت هەیە بەڵێ بەڵێ الحەمدولله دەیەکە تەبا و ڕەبا و الحەمدولله پێکەوە هاوکارن وانێ زۆر باشین لەو ڕۆ گەورە دێ زۆر باشە لە چاو گوندەکانی کە نەڵێم وەسفی خۆمان بکەین زۆر باشین لەو ڕۆوە لە ژیانی هینی هاوکاریە بۆ یارمەتیدانی یەکتر زۆر باش کاک شاڵاو حکومەت چی بۆ کردوون لای حکومەت بڵێ هەر هیچی نەکردووە نێکردووە کردوێتی بەڵام لە سایەکە ئەگەر بێمە بحسابی بودجە و داهات و سامان و هینی ئەم وڵاتە بکەین یعنی لە سایەکی کردو بەڕاستی ئەرچی خۆی جێبەجێ نەکردەوە ناوەڵاوەکو پێویست ئەرگی خۆی جێبەجێ نەکردووە ینی ئەوە ڕاستیە کاک شاڵاو تۆ مختاری تەنها ئیشی ڕسمی هاوڵاتەکانت جێبەجێەکە گەر پێویستیان بوو یاخۆی ئەگەر کێشەیەکیشان هەبوو تەداخلی کێشەکەکە و کێشەکەشان بۆ چارەسەرەکەی بەڵێ هەردووکیانەکەم ئیشی ڕسمیش و کێشەی شخصیش بێت ئەتوانن بۆ منە کەسێک پەیوەندی بە منەوە کاڵێ ئەو کێشەیە نێوانە هەر شتێکە شتێکی ئاوایی ئەڵێ بچۆ لەگەڵ هەر خۆت نابۆ منە ڕیسپیەکە زەلامێکی ئاوای کە قسەی لێوەڵگیرێ بچۆ کێشەکەم بۆ چارەسەرکە ئاوای ئێوە ئێستا گایپۆلۆن نەحەیە سەر بە نەحەی گایپۆلۆن بەڵێ باشە ئەی ئەگەر ئیشی نفوس ئەوانەتان هەبێ ئەبێ بچنە ماوەت بەڵێ بچین بۆ ماوە دەرەوە واتە قەزای ماوەت یانیەوە سەر بە قەزای ماوەت بەڵێ سەر بە قەزای ماوەتین ئێستا بەڵێ ژیانی خەڵکەکەتان لەسەر چێ بە زۆری وەڵاهی لە 100 معاش خۆرە عنی باخ و باخاتەکەش هەر ئەکا بەڵام ئیوا هەیە خانوشینە ئێستا گەنجەکانمان عنی ئێستا تەلەبەکان ئەو ئاوەی کە مناڵم بەڵام گەنجەکانمان هەمووی زۆربەی زۆری پۆلیس ئاسایش پێشمەرگە ئەو شتانەیە چۆنەوە بە گەنجی بوویتە موختار وەڵاهی بڵێم چۆن بوو ئەوە هەر گوندەکە پێویستی پێ بوو کەس نەیە گەنجامی وتم خۆم ئەیکەم و هەمووشیان ڕازی بوون و ئیمزاوشتیان بۆ کرد و کێشیان نەبوو باشە پندێکی کوردی هەیە ئەڵێ ئەگەر سەبر بکەی لە بەرسیلە هەڵواکەی بەڵام من ئەمە یەکەم جام لە دمی تۆ بیبیستمە و پەندە بەس پندەکە زۆر ئاشکرایە ئەڵێ ئەگەر سەبر بکەی لە بەرسیلە هەڵواکەی ئەگە سەبر بکەی لە بەرسیلە هەڵواکەی ینی وردە بەرسیلەش شیرینی تێگەڕێ ترێ پێگە ئەەکەی بە دۆشا و لە دۆشاوەکە ئەگەر سەبر بکەی لە بەرسیلە هەڵواکەی تا جوانە کاکە مالک تۆ ناو چییە؟ ماریک ماڵتان لە شارە یا لە گەورەدەیە؟ گەورەدێ باشە گەورەدەی خۆشە؟ بەڵێ باشە تۆ یاریەکەیت؟ بەڵێ زۆر حەزت زۆر لە چی یاریەکە؟ یاری زۆر ئەنی چ جۆرە یاریەکەت زۆر حەز لێ و ئەیکەیت؟ شادکێ وڵاڵان و ئاوا بە مۆبایل و ئەو شتانە یاری ناکەی؟ با جارجار چی یاریەکەکەی یاری ئەلکترۆنی چیەکەیت؟ وڵای یاری باشتیوە ئەخرمە بەسم وایە دووگۆڵیەکەی پۆبچیەکەی چیەکەی؟ وڵای بە زۆری دوگۆڕی دووگۆڵیەکەی ئاوا ئەی بیتەوە لە دووگۆڵیا یا ئەی دۆڕێنی؟ زۆری زۆرێ بیتەوە؟ زۆر باشە من تۆ پێم لە بەڕۆژوو یان نا؟ وڵای بەڕۆژوو ئەمڕۆ بەڕۆژوونی دوانێ ئەمڕۆ شکانوتە ڕۆژێککە بە ڕۆژۆوی وایە دە تۆ یەنێکیشم بە هەڵگرا کامە ئەی تۆ ناو چییە؟ دەرباز ئافرین ئەی باوکە ناوی چییە؟ کاخەلیل زۆر باشە دەرباز تۆ یاریەکەیت؟ بەڵێ ئەی تۆ حەزت لە چی یاریەکە؟ چاوشارکێ ئەی تۆ پێم بڵێ لە چارشارکێ ئەی بیتەوە یای دۆڕێنیت؟
جاری وایە ئەی بیتەوە جاری وایە ئەی دۆڕێنیت وایە بەڵێ باشە با منیش لە جۆرگەکەم شتێکت بەمێدەی بزانم کامە حەزێ ئەی کاکە مەهدی کاکە مەهدی بە بڵێ بەڵێ بەڵێ چۆنی باشی باشی مەهدی تۆ ناوت چی بوو مادی ئافرین ئەی باوکت ناوی چی بوو ڕزگار ڕزگار تۆ ینی کوڕی کاک ڕزگاری باشە ئەی سەلام لە باوکتەکەی بەڵێ ئافرین ئەی تۆ پێم بڵە چوویتە مەکتەب لە چەندی یەک یەک ئەوە باش ئەوە زۆرە ها ئەوە یەکە یا دووە یەک ئافرین تۆ پێم بڵێ حەزت لەو بەساسانە لە کەمایانە ئەوە زانی تامی چییە ها تەقا پرتەقاڵە ئافرین بۆ تۆ زانم تۆ لێرەوە عامەکە سباق ئاروان بەڵێ چۆنی باشم هیلاک بووی بەڵێ بەچی هیلاک بووی بەچی هیلاک بووی بەو پاسکل لێ خوڕینەوە پاسکیلە تۆ حەزت لە پاسکیلە بەڵێ وەرە مەر دوور مەکەورە وەرە پێشەوە وەرە پێشەوە وەرە پێشەوە بە هاوڕێکەشت بڵە بڵە وەرە پێشەوە ناوی چێ هاوڕێکەوە باوان باوان وەرە پێشەوە برامە براتە بەڵێ حەزەکەن لە تەلەڤیزۆن دەرچن حەزەکەن بەڵێ تەلەڤیزۆن خۆشە بەڵێ وانە ئاروان بەڵێ ڕۆژی چەند سەعات پاسکیل لێ خوڕی 2 ساعات 2 ساعات باشە ئەی لە مەکتەبی بەڵێ لە پۆلی چەندی یەک یەک بەڵێ باشە زیرەکی بەڵێ ئەی باوکو ناوی چییە یاقوب یعقوب ینی تۆ کوڕی کاک یعقوبی بەڵێ ئافرین بۆ تۆ ئامەژینێکی تایە بتان دەمێدەی ڕەفیقەکەش بانکە وەرە مەروەدا عمەر وەرە عمەر عمەر تۆ بەمە یاریەکەی ئەمە چییە عمەر سوکان سوکان ئەمە چۆن یاری پێکا دێ بە پێم بڵە بزانم دەی چی ئەوە لێ خوڕینەکەیت ئەوە لێ خوڕینەکەیەتی ئەی کوا شتەکەی سارەکەی کوا سارکەی شکا شکاوە ئەی ئێستا چی لێ خوڕی تۆ هەر ئەمە هەر ئەوە دە تۆ ژۆرە شتێڵگرە لێ وەرە بەخۆڵی وەرە تۆ پاسکیلەکەت زنجیرەکەی خراپ بووە باشە ئەی بۆ چاشیش ناکەی تۆ ئەزانی بەس بۆم چا ناکرێتەوە بۆ چا ناکرێتەوە ئەی کەس نییە بۆ چاکاتەوە ئەی بۆ بە باوکن ناڵی چاکی کاتەوە بە بۆم شمێرە بۆم چا ناکاتەوە خراپ بووە ئەوە بێ بیمەین بۆ شار چاکیکەینەوە وایە ئافرین بۆ تۆ قوربان سلام علیکم وعليكم السلام ورحمة الله وبركاته قوربان لەگەڵ ڕەمەزانە چۆنن والله باش جارێ پێشەچی بە خێراتری کەناڵەکەتان ئەەکەم کە کەناڵێکی ئاینی پیرۆزە و دەیسەملێنم بە حەقیقەت والحەمد لله لەگەڵ ڕەمەزانی وەکو فەرمووت ڕەمەزان لە دەیەکەمانە باشین بە ڕۆژووین حتا گەنجەکانیشمان مناڵەکانیشمان گەلێکیان وانەبێ بڵێ باشن شکر بۆ ڕۆژوو باشین باشە کەواتە لە دینداری مناڵ و گەنج و بەتەمەن هی گەورە دێ ڕازیت والله قل الحق ولو كان على نفسي ئەگەر حەق بڕۆین لەسەر نەفسی خۆمانە تۆزێک لەیم هەیە
بۆی کەوا ئاهلەکەشمان تێبگا بۆبارەی جەماعەت کەمترین ئەگەنا لەخوا بەزیاد بێ هەمومان نوێژ و ڕۆژوو ئەەکەین و نوێژ ئەەکەین و ڕۆژوو ئەگرین و دێنە مزگەوت و لەخوا بەزیاد بێ باشین تۆ پێم قسەشم بۆیە کرد بەوەی کەوا ئەوەی کەوا ئاسایەکەوای شەڵا بێ ئاسایە خۆ گوندەکە هەر هەمووی وەکو یەک نییە کوردواری لە پەنجەی دەستان هەمووی وەکو یەک نییە مەگەناش کرد لەخوا بەزیاد بێ تەباین غەرەزمان لەگەڵ یەک نییە هەموو خزمی یەکین لە هەموو لایەکەوە جیران یەکین لە پشتەوە خزمین لە بەرێوە خزمین کورە لە ژن و ژنخوازیەوە هەر خزین لە هەموو ڕوویەکەوە خزمی یەکین وەڵا خۆ ناوبانجی گەورەدەی الحەمدوللا باشە هەنی هیچ شتێکی خراپی لەسەر نییە نییە شکول هیچ خراپێکمان لەسەر نییە لەخوا بەزیاد بێ نەدزی نە پیاوکوژی هیچ شتێکمان نییە لەخوا بەزیاد بێ غەرزیشمان نییە و لەگەڵ یەکە هەموو تەباین و برادری یەکن و ئەیدی قەومی یەک باشە الحەمدوللا دێکە بە قەرەباڵغی ماوە هۆکاری قەرەباڵغی بوونەکەی چییەوە ئاوە بە قەرەباڵغی و بەهێنی ماوە ینی بە دێکی شکر قەرەباڵغە وەڵا خۆ شکر قەڵەباڵغە دەیەکەمان خراپ نییە بۆ قەڵەباڵغی بۆ خوایی وەکو ئاوادان کرایەوە خەڵقەکە هەمووی ڕێی تێ کردەوە و حەزی لە مڵکایەتی و لە کەسابەتی ئەم شاخ و شێوانەیە بەڕاستی بۆ هاتەوە بەس باشە مڵکایەتی لێرە بە زەحمەت بەخێو ناکرێت زۆر بە زەحمەت بەخێوە کرێ ئێستا وەک جاران نیە ئێستاکانە دەرمانێکی پێیەکەن و ئەچێن ئەیبڕن و تەواو جارانی پێشوو جووتوگە هەبوو ئایان چێڵا دوو جار وەردیانەدایەوە ئەو وەختی ڕسق زۆر بوو بەرەکەت زۆر بوو بەڵام بەخوایسەوە نەماوە باش حاج مامۆستا ئێوە زەوی کشت و کاڵیتان نییە بە زۆرتی ئەتیمادان لەسەر ڕەز و چوالە ئەو شتانەیە باشە لە ڕابردووە چۆن ژیاون لێرە ئێستا ناڵێم ئێستا هەر کەسە لەوانێ بەشتی چتکەوە مەشغوڵ بە یامە ئاشی چیە بە یاشتی چێ بێ بەڵام ئەی قەدیم مەسەرەن چۆن ئەم ڕستقەتان ساغا کردەوە چۆن گەنمتان پایە کرد بخوای کاکە ئەگەر حەقیقەت بڕۆی تۆزێ فەلاحەتیە کرا ئەوە دەشتێکە لەو دیوێ لەم لاش لای سێکانانە پشتی گەڕدێ ئەوە دەغڵە کرا بەڵام شیفاەتی ساڵەکەی نادا هەتاوەکو پێی بشی بەڵام لەگەڵ ئەوەشە ڕزمان هەبوو ئەچوون ئەو کاتەی تریان ئەپرۆش داندا بەدەغڵ لەو گەرمێنەی ئەمە هەبوو باشە ئێوە دۆشا خۆرتان پێگوترێ ینی مەبەسم وایە هەندێک گوند هەیە پیاڵەن دۆشا خۆرن خواردومانە جاران نیان خواردەوە نوشمانە بۆ گەرمێنەی داومانە بەدەغڵ باشە بۆ ئازوقەی ماڵ منداڵی گەورە دێ وازان بە چوارش بەناوبانگە چوالەی گەورە دێ بەناوبانگەوە لەو ئەم ساڵ پێچی ساڵی چوارش چواری نییە بەڵام هەتا 4-5 ساڵ هەتا 10 ساڵ لەمە و پێش 10 ساڵ لەمە و پێش لە منتیقەی شار باژێڕە گەورەدەی یەکەم بووە ئەگوت هەر وەختێک سەرەتای بەهاری بچی بۆدان هەر چوارە بۆشکێنن وەدانێ ئێستا ژێرن پارەدان بۆدان بەڵام ئێستا لەخوا بەزیاد بێ گێ دەور و بەرەکەمان وەکو ماڵومە وەکو ئەم بەرزەدێ وەکو ئەم دیانە وەکو ئێمەیان لاتووە وەکو مالیاتەوە هەمووی شوالەی هەیە باشتر مڵکەکان بە قووەترە خاکەکان بە پێسترە ئێمە خاکە ئێمە سووکە باش حاجی مامۆستا پندێکی کوردی زۆر جوان هەیە ئەڵێ ئەگەر سەبر بکەی لە بەرسیلە حەواکەی ئەوم بۆ لێک دەرەوە قوربان ئەوە بۆ ئەوەیە کەسێکی من بۆچوونی من وایە ئەڵێ ئەگەر ئینسان بە تەحمل بێ جوانە سەبر و ئارامی هەبێ بە هەموو نەتیجەیەک و مەرامی خۆی ئەگان وانە بە هەموو نەتیجە و مەرامێکی خۆی ئەگا بەڵام ئەگەر سەبری نەبوو بڕۆ ناکەم بەخەڵەدا چێ بۆی پێی بگە جوانە دەست خۆش بە حاجی مامۆستا جان سەلامەت بیاخوا دەست خۆش مەمنونین تۆ پێم بڵێ لەگەڵ ڕەمەزانە چۆنی وەڵا شکر باشین لەخوا بەزیاد بێ ئەی بێتاقەت دیاری وەڵای ئەمڕۆکە چوومە چێو بۆ کوێ بۆ چێوی چوومە ئەو منتیقەی کانی پەڵکۆوانە خێر بۆچی تاقەتی چوم تۆزێ ئەروات تشۆکە و مشۆکە بۆ مناڵان و ڕێواس و ئەروات تۆزێک بوو الحەمدوللا هەیە کورە هەیە بەڵام ناتۆ بە شانیگاکە دوورە هێندە دوورە ئەی گوێ درێژێک شتێکن لێرە ناوەڵا ئیتم نییە ئەو بۆ وەڵا نیمە وە 3-4 ساڵە
ئەی نەبێ گوێ جێژێکمە بوو تۆ خۆش بخۆی تۆپی وەرحاڵ آخر ناوی هینەکان نەڵێ ئەدا لەو ساوە پام نەکردوێتەوە بەخوا بێخێوکردنیشی زەحمەتە بڵێ کاوجۆیەکی ئەوێ بە زستانان کورە جێ بەستنەوەکانی هینەکانی ئەوە لە هەمووی ناخۆشترە ئەی تۆ پێم بڵێ سا ئاوی چیە وڵاوی ئەم نۆکەیە دەم لەبەر بێ باران باشە ینی نۆک بەلوعی ئارە وەڵاندا بڵێکێگە نەبێ ئارە وەڵا جاڵەن بە ناوی نۆکەوە قسەیەکەکەن ئەڵەن توێتی ئاوێک کەمە و دوان زۆرە بەڵێ وایڵێن توێتی یەک دانە کەمە بەڵام دوو زۆرە باشە جا باشە شوێنەکە ئەوەنە زۆر نییە تۆ پێم بڵێ بە منۆکە چ دەکەی ئەمە بۆ پەرێکی کردم بۆ مناڵشتیوە هەروە ئارە وەڵا بۆ ئەوانم کردووە تم بۆ خۆماشتێکی لێ خۆینسا بۆ مناڵان کە دێنەوە لە شارەوە تۆ پێم بڵێ بۆ خۆت هەر لە گەورە دێمێنی تۆ بەدایمی ئارە وەڵا ئیشوکار بە چیوە مەشغوڵە بی وەڵی بەچێوە مەزون سەر حیوانم مەیە و خانە نووسینین و ئاروە زۆر باشە قوربان پندێکی کوردی هەیە ئەڵێ ئەگەر سەبر بکەی لە بەرسیلە حەڵواکەی بڵێ بڵێ پندەکە تۆ چۆنی لێگەدەیەوە باسی چیەکە وڵا لە ئەوە مەسەرەی لە سەبرەکە تۆ سەبرت ببێ فریا ئیشەڵا فریا موشکەکەوی ئارە وەڵا ئەوەیە تەشیل لە سەبرەکاتەوە ئارە وەڵا ئەوەیە مەسەرە لەسەر سەبرەکەی ئەگەر پەلەش بکەی بەخوا لەوانەیە خۆ بە شتێک تووشی شتێک ببێ بەرسیلەکەشت بەنس ئارە وەڵا دادا عاتێ سەلام عەلەیکوم عليكم السلام ورحمة الله وبركاته سپاست دەکەیت بابزانم لەگەڵ ڕەمەزانە چۆنی والله على خواي بزياد الحمد والثناء بو خوا زور باشين ینی ڕۆژەکانت پێگیرێ الحەمدولله كل خواي بزياد بأر والله ئەی ئیشوکار بابزانم بە چی و مەشغوڵی لە گەورە دێ والله لقورتي مانگايا دۆشین و چێژ لێنین و ئەو شتانەوە مەشغوڵی تۆ پێ بڵێ هەر خۆت چێژ لێنەی ئەرە والله هەر بۆ خۆم لێنێ مەگەر خۆم بم مناڵەکانیشم بێنەوە بۆ خۆیان لێنێن زۆر باشە تۆ لە چێشتی خۆر ڕازیایی مناڵەکان والله لە هی هەردووکمان ئەرە والله ئەوانش باشە هی ئەوانیش خۆشی لێنێن ماشەڵڵا کچەکان ئێستا هەندێکیان زۆر کابانی چاکن ینی خواردنی زۆر باش دروستەکەن لە خوای بەزیاد بێرە وڵات خواردنی خۆش دروست دەکەن و هی باش دروست دەکەن و هەموو کەس لیان ڕاستیە تۆ پێم بڵێ ئەم کوێستان و ئەم شاخ و چێوی ئەم کوێستانە هیچ ناکەی ناوەڵای یەک شتێکی ناچم ناتوانم ئێودا ناتوانم ینی ناچی بۆ کنگران ناوەڵا ناچم کاچی من جا بۆچی کنگرم بۆچیە پیاوەکەم بۆم دێنێتەوە تا واڵا شتێکی باشە شتێکی باشە ئەم دەوروبەرە ئێوە ڕێواس و جیهانی کە خورێن ئەوانەی لێیە ئەرە وڵات ترشۆکەی لێ ڕێوازی لێیە لووشەی لێیە قوڕادەی لێیە ئەو شتانی لێیە تۆ پێم بڵێ مڵکی ئێوە کوێ کەوتووە بەرەو لای ئەوە نازەم چێلەکان و ئەو لای من لە چێلەکانی گەورەی ئەلێرەیە من لەم پاش دەروەیە خۆ ئەڵغامشتی لێ نییە نەشکردنەوەڵڵا الحەمد و سەنا تۆ پێم بڵێ بۆ تۆ بۆ ڕەزوشتەکەشە چی بۆ یان ناچی بۆ نەوەڵڵا ناچم ینی تۆ لە ماڵەوە دوور ناکەی لە ماڵەوە دوور ناکەومە بەس ئیشی ماڵەکەم و تا ئارە وەڵڵا ئەیدا کەروا بوو دەبا تاعاتی خۆمانین و سەلامەت بی بێوەی بی لە مناڵەکان خوشک و ڕازین الحەمد و سەنا بۆ خۆی گەورە ئەرە وەڵاوانیان لێ ڕازیم خۆ پێغەمەری لێیان ڕازی بێ اللهم ئامین چونکە دوعای دایک و باوک بۆ مناڵ زۆر گیرە ئینشاڵ کەمونیان دوعا بۆکەم هەموو فەرزەکان دوعایان بۆکەم تۆ پێم بڵێ بە بەردەوامی لە گەورە دێمێنی تۆ یاچێ شار ناوەڵا لێ رامێنینەوە لەبەر ئەو پیاوەم ناڕۆم بەم لاولایە تار دڵی بەلادێەوەی خۆشە باشە مادام ئاوە وەفەدار بی لەگەڵ ئینشاءڵڵا بە ئارەزوی دڵی ئەویش بکەیت زۆر ئارە وەڵڵا شکر لە خوای بەزابێونە ڕێک و پێشی ئەیبمان نیشکر الحەمدولله با باشتێ لە تۆش بپرسم ئەتۆ وەرە ئێرە وەرە ئێرە وەرە ئێرە تۆ سەیر ئەوە ئێستا زۆر باشە زۆر بە چاکە باسی تۆوەکە ئەی تۆ سەبارەت بە ئەوڵی چی وەڵامی بڵێم چی وەڵامی لەگەری باش میشەڵا مادام ئەو باشە منیش باشم بە یەکەوەی چی بکەین هەرمان مناڵمان لا نییە و ئەڵێ ئەگەر ژن و پیا و تەبابن با بڵێن قۆخێکیان بۆ ئەوێ بە کۆشکێک ئێستا لەم تەمەنە ئینسان ئەگەر ینی ئاگای لە تاعات و عیبادەتەکەی بێ ئیشەڵڵا بێ بە پیری ئاخر خێر ئیشەڵڵا پشتیوان بەخوا وەڵام منەوەنەی لێ ڕازیم حتا خۆ پێغەمەری لێ ڕازی بێ
ئەیس تۆ وەڵامی لێ ڕازیم ئینشاءڵڵا ئێوە ئاخر خێرن ئینشاءڵڵا دوعاش بۆ ئێمە بکەن ئینشاءڵڵا ئینشاءڵڵا سەرکەوتوو بن لە شناساغ بێ و دێوەی بن و بەخۆشی بێت مامنون و سپاس دەکەین چۆنی قوربان دەنگ و باست لەگەڵ ڕەمەزانەوە زۆر چۆنە قوربان سوپاس بۆخوا ئێمە زۆر باشین بە خێراتین بە ڕێزشتانەکەین لەگەڵ بە ڕەمەزانی شا سوپاس بۆخوا باشی باشە با بزانم بەرنامەی ڕەمەزانت چییە سوپاس بۆخوا ئێمەکو هەموو شوێنەکانی تر لە کوردستاندا ئەم گوندەی ئێمەش کە بریتێ لە گوندی گەورە دێ لەگەڵ چۆنەڵێ گوندەکانی تری کوردستانە ئاوێتە لەگەڵ ئاینی ئیسلامە لە مانگی ڕەمەزانیشدا باوەشی بۆ ڕۆژ و گرتن و بۆ بەنداەتیکردن بۆ خوا خەڵکی ئەم گوندەش کردوێتەوە باش بابزانم لەم ڕەمەزانە بەرەو مزگەوت و چۆنە تەراویحت چۆنە کاتی نوێژی مەغریب و ڕۆژ و شکاندنتان چۆنە سواز بخوا بڵین لە ئامی کوردستان لە ناو مسلمانانەوە گوندەکەی ئێمەش بە هەمان شێوە مانگی ڕەمەزان مزگەوتمان قەڵەباڵغا جەماعەتمان شکر باشە تەراویحمان هەیە الحەمدولله زۆربەی خەڵکەکە ئەتوانی بڵێ ئەکسەریەتی بەشداری لە نوێژی جەماعەتەکانەکە و ئەکسەریەتیشی تێ بۆ نوێژی تەراویح بابزانین جگە لە ڕەمەزانەگەر ڕەمەزان نەبێ ئێستا لەم وەرزایە خەڵک زۆر مەشغوڵی چێ بێ ئێستا وەرزە بەڕاستی ئینشەڵڵا ئومێد دەکەین خوای پەروەردگار بارانی بە ڕەحمەتمان بۆ بارێنێ لە قاپی ڕەحمەتی خۆی بێ بەشمان نەکات بە تایبەتی لەم مانگە ڕەمەزانە کە مانجی گیرابوونی داواکاریەکان و خواستی بەندەیە خوای گەورە دەری خێرمان لێ بکاتەوە بە بارانی ڕەحمەتی خۆی بەسەرمان بکاتەوە ئێستا وەرزی دەرمان ڕشاندن بوو بەڵام خەڵک بەهۆی بێبارانێکەوە خەڵک سار بۆتەوە و دەرمان ناڕشێنێ مڵکەکانی ناڕشێنێ لەبەرەوەی جایتیان نییە باران لە وەختی بەهارە یەک ڕشێن بارانباری واتە لە برسی سێوە یەک بارانباری وات چاوەڕوان ڕەحمەتی خوین لەبەرەوەی ئێستا وەرزی ئەوە بوو کە خەڵک دامێ هەموو لێ ببینە ئەم ئێواران ئەم کاتە دوو سێ مەزاخان بە پشتەوە بۆ چون مڵکەکانیان نەڕشان ئەم ساڵ بەداخشەوە بەهۆی کەشوەواوە تەواوی گوڵنکەی چوالەکان کە گوندی گەورە دێ بە چوالە ناسراوە بەرەبوومی سەرەکیە لەگەڵ ڕەزا هەردووکیان زەرەدیان هێناوە بۆەوەی ساختی زستان کە ژمارەی لەکانی بڵێن سەرما زۆر دابەزی بوو بۆ خوارد 20 پلەی سەدی کە ئەوە زۆرە بەنسبەت ئێمەوە زەرەدی زۆری داوە ئەوەندەی کە ئێمە چوبین بۆ ناو مڵکەکانمان کەمترین ڕسق ماوە ئیتر ڕسق و بەرەکەتیش لای خوای پەروەردگارە نازانین خوای گەورە قسمەتی چۆنە بێ بەڵام خەڵک دڵی خۆش نییە سا بە خزمەتکردنی مڵکەکەی بەهۆی بێبارانی باشە حەجی مامۆستا بۆچی بە ئێراڵەن گەورە دێ لەوانەیە ئێستا چەند مانایەک هەبێ بەس پێم خۆشە لەسەر زاری ئەوە ببیستم بزانم گەورە دێ بە چ مانایەک هاتووە بەڵێ گەورەدی ناوێکی کوردی هەردێکی گەورە بوو قەڵەباڵغ بووە لە دەر زمانە وتیانە مەودای جوگرافیاشی گەورە بووە و هەر خەڵک کە لە خواریشەوە هاتووە کتیانە بڕۆل بۆ دێ گەورە لێرایتر خەڵکانیشی لێبوون ئەم ناوەی بەسەرا بڕاوە کوگەڵێن هەر لە بەهۆی گەورە و جوگرافیاکەوە هەندێکی تریش ئەڵێن کە لەوان ئەوان زۆر پێمان خۆش نییە ئەڵە دەگەڕێتەوە بۆی کە گاورە دێ بۆ وەختی خۆی و کۆمەڵە ئاساری کۆنیشی لێیە ئیتر لە هەموو شتەکان حاشا ناکەین گەروی دێ ئەرەوەڵای یەکی تریش لەو خاڵانە بەڵێ گەروی دێشکە خەڵکی پیاتیا بڕێ وکتیان وەڵامەش گەرووە ئەم دێمە هەرچوا دەورەی هاتوۆ کابراکی گەرمێنی هاتووە وەختی خۆی بۆ ئێرە پێی برا وەڵای لە بینەم شاخانە خۆ شەو چۆن ئینسان ڕۆژە بێتەوە بە تایبەتی کا ئەو کاتە لە هەواران بووین شوێنەکە زۆر چاڵ بوو ئەم بەرابەر بەس ئاسمانی لێ دیار بووە تی بە قورعان لێرە مەحاڵە لێرە ژیان بکەیتەوەمانە خۆش بەردانە بێن بە سەرتا بینێ ئەو پێری ئەو دەشتەی خوارەوە لەگەڵ ڕێزی زۆرم بووە خزمان بۆ گەرمێ حەج مامۆستا پندێکی کوردی هەیە پێم خۆشە لێکدانەوەیشی بۆ بکەیت ئەویش ئەڵێ ئەگەر سەبر بکەی لە بەرسیلە حەڵواکەی بەڵە ڕاستە بەڵێ ئەمە مەسلەی سەبر شتێکی زۆر جوانە ئەوخوای پەروەردگار لە قورعان فەرمێن الله مع الصابرین خوا لەگەڵ سابیراندایە و لەسەر هەموو بەڵام موسیبەتەکان و نەبوونی ڕزق و إلى آخره ئینسانە بێ سەبر بگرێ بێ حوسڵە و تەحەمولی هەبێ اینجا ئەمە مەخلوقی خوین خۆی پەروەردگار دروستی کردین خۆی ڕزقمان دەدات خۆی تاقیشمان دەکاتەوە ڕزقدانمان خۆی تاقیکردنەوەیە بێ ڕزقیشمان کە کەمی بکاتەوە تاقیکردنەوەیە بۆیە بێ لەسەر هەموو بەڵام موسیبەتەکان و لەسەر خۆشی و ناخۆشەکانیشە بێ سەبر بگرین و خوامان لە یاد بێ و خوامان لەبیر بێ
بۆ ئەوەت حەز لێیە بۆیە سوورە جوانە ئینە کومەکانی تۆش سوورە ناو چییە؟ دینە دینە ئەی باوکن ناوی چییە؟ شەماڵ 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 یا شاڵاو شەماڵ ئافرین ئافرین سلام علیکم چۆن کاکە باشن دەنگ و باسن شکر باشن وەزتان چۆنە با جارە بزانم لەگەڵ ڕەمەزانە چۆنە وڵا باشی خۆش بە سەلامەتی بەخۆین تۆ باش شکر بەڕۆژ جانەر وەڵام ئەی با بزانم تۆ لەگەڵ ڕەمەزانە الله باشین لای گوزارێنین لەگەڵ ئەی تۆ باشی با بزانم وەکو گەنج لێرە ئیشتان چییە؟ وڵی هەر بڵین لەگەڵ ڕازوم ماڵاتی هەرگین ماڵات مەبەست مانگا و شتانەیە ئارەوڵا مانگامان ئێستا بزن نەماوە نەگەورەتیان نەوەڵە جاران بزنی چاکی هەبوو نازانم ئارەوەڵا بزنی چاش دەود هەمووی نەخۆشکەوتن فرۆشمانن تۆ حەز لە ماڵداریەکەی ماڵاتداریە مەبەستم وڵای ڕاگرتن و چوزانم شتانە بە زۆری حەزم لە بزن وشتیاوە مانگاکەم باشە تۆ حەزت لە مانگا لە ماسی بزنەیە مانگا وڵای هیچە هیچیان نەوەخوایت نایخۆی وڵای کەم بەدەگمەن باشە ئەی بەڕۆژ خەریکی چنە حتممە مۆبایلی زیرەکیشتان پێ وڵایەن جاڵم بە ڕۆژە چیم بۆ دەرمانشانی و ڕازبڕین هەیە لە شتانە خەریکین ئەی لە ڕووی هینەوە ناوی چیام دنیا ئەلکتۆرۆنی و ئەوانەوە پەیوەندی کردن و هاوڕێتی و فەیسبوک و نازەم ئالە بابەتانە وڵای خەڵشکی لادێ بڵم دواکەوتین و شتانیان نییە نەوەڵڵا ئەی ئێستا ئێوە مەشغوڵی مۆبایل بووم چزاتر چیتان کرد وڵای بڵم لەگەڵ تیکتۆکشی خەریکین ئارە وەڵام ئەیجا تۆ فەیسبوک نیە بەس تیکتۆک ینی بەرەڵا هەمە بەڵێ باش ئەی با بزانم تۆ ڕۆژانە مەشغوڵی سێبی وڵار من خەریکی مەکتەبم دەوامی مەکتەبەکە لە پۆلی چەنی وڵا لە پۆلی نۆ نۆ گەورە دێت تا چەنی تایە والله تا پۆلی نوێیتیای ئینشەڵڵا کوتیان ئەم ساڵ ئامادەی یەکرێتەوانێ ئەگەر نەکرێتەوە چێکی وڵایە چیم بۆ گاپیلۆنە ئەروەڵا گاپیلۆن لێت تا 12 لێە ئەچین لەوێ ئەی تۆ حەزت لە ئیشوکاری ماڵ هەیە کورە بەخوا ئەبێ بیگوزارێنی لەگەڵ ژیانەکە هەروەڵڵا تۆ پێم لە ئێوە ئەم کوێستانە هینەتان هەیە بەرزەتان هەیە ئەم دی و گۆجار و ئەو منتیقەیە هیچ جار لەگەڵ هاوڕەکانتان ناچن بەڕوەڵا جارەچین بەس چونکە ئیشوکاری ماڵەیە زۆر بۆمان ناکرێ سەرکەوتوو بین ئەی تۆ کاکە لەگەڵ چی مەشغوڵی وەڵا لەگەڵ ڕازبڕین و دەماڕشانێ باشە ڕەزەزانی بەبڕی بەڵێ باشدام ڕازبڕی چاکی باشە ئێستا ئەگەر من بڵم ئادی هەر ئاوا پێم بڵێ و فێرم کە چۆن پێ مەڵێ ڕز ببڕم مێوی لێ نییە مەبەسم وایە چ توولەیەک ببڕم تۆڵی جوانی هەیە بە تۆڵەکەوێت باشە تووڵی پارە بڕدرێوی ئەم ساڵی هێڕێتەوە ئاوایە بەڵێ باشە ئەی لە شوێنی چوەکو ئێرە ئەبێ چەند گرێ بۆ بێڵیتەوە لە شوێنێکەوە گێرهانە یەکگرێ ئین سێگرێ بەساگەت توینی دێت ئەمە گوستەی دێتێ بۆ سێگرێ یاخان گوستەیە باشە احتیاتیەوەتان کردو ئەگە گرەیەکیش بفەوتێ سەرمابی بە ئەسان سەرما بردێتی ئارەڵە هەرەن دییانوانی هەرم جیر و هەمووی وایلێتەوە باشە پندێکی کوردی بزانام کامتان لێکدانەوەی بۆکەن ئەڵێ ئەگە سەبر بکەی لە بەرسیلە حەڵواکەی بە سەبرکردنەوە جوانە ئەڵە چی؟ یانی ئەڵم هەموو شتێ بە سەبرگرتنەوە جوانە یانی ئەگەر ئینسان سەبری هەبێ چۆن لە بەرسیلە توانێت حەڵا بکە ئەوە بە ئامانجەکەی خۆیەکات ئارە وەڵام هەموو شتێک بە هەوڵدانم یانی سەبری بۆ بگری و ئەڵە شتان بەلەگەر چای خۆی شوێر کرد فەلە نەکەی باشترە کەواتە سەبر بکەی بە ئامانجەکەی ئارە وەڵا وایە دەست خۆش حاجی محەممەد سلام علیکم بەخێرێتەوە کاک حاجی چۆنی باشی وەزە چۆنە یاڕەبی بەخێر بە قوربان سپاس دەکەم سەلامەت بیاخوا تۆش بەخێرە یاخۆ سەرم چاو مەمنونی سپاس دەکەینەوە لە چۆ دێوە وەڵا ئەو کەرم لەوە ڕاندووە لەکوێ ئەلە چێەوەی وەمزانی لە لای کانی پەڵچە بووی نەوڕە نەگەی بەکانی پەڵچە لە پال ئەو گردەی ئەی دەنگ و باسن لەگەڵ ڕۆژوانە چۆنی وەڵا ئەیبم لێ لەگەڵ ڕۆژوان قەر ڕۆژ بم لەشکاندووە الحەمدوللا ساڵەکە خۆمە ساڵەکەشی خۆشە ئەرە وەڵا ئەندە خۆ ڕۆژوو ئەم ساڵ عەزیەتی نییە نەگەرمایە و نەسەرمایە تۆ پێم بڵێ ئەی قەدیم لەم دەیە چت کردووە چ کاسپێکت کردووە قەدیم کوڕە قوربان قەدیمی هەریکی نەبوو فەلاعەتیمانە کرد دوور بە جۆیە یان دوور بە گەنم بوو
ئەو بارێک ترێمان داگەیە دەڕۆتی بۆ کاروانی دەمافرۆت زماندا بە گەرم و جۆ باشە لێرە بۆ کاروانی تا کوێ چوون هەتاوە کوێ توێنە توێنە چەمچەماڵ توین ئەمدی و کەرکک ساڵ و مامژەیە توین لەوێ ئەتان گۆڕیەوە سەر بەسەر سەر بەسەر و جاری وایە یەک و دوو جاری وایە سەر بەسەر باشە ئەی دۆشاوتانە کرد لێرە ئەرە وەڵا پارێک کردو ماڵە پەنە ساڵەبان باوە تۆ پێم بڵێ ئەگەر دۆشاوتان ببرتە بەچی ئەتان برد چۆنتان بارە کرد دۆشا و پێسی بزنێمانە کرد بە ئیزەت تێمانە کرد ئەیچی تەڵەوشتانی ناکرد نانا با بەرە وەڵان دەتوین لە قامیشی هینمان دێنا کۆڵینەمان دێنا دەباتمان نییە برد کۆڵینێ گەورە ئیوا بوو 2 ساڵە مایەوە قەدیم زستانەکەی سەخت بوو ئەها لە ئەو شاخەیەوە قوربان ئەلەیەوە نییە بە فراتۆتە خوارێ بۆوێ بە فرات بۆ خوارێ بۆوێ دار و بەرگی دەشکا ئەی باشە تۆ پێم بڵێ ئەی گەورە دێت چۆن لەبەر هەرەسی بەفر و لەبەر ڕندۆ بەفران لێرە ماوە بەخوا جاریوە هەبووە دەزانی چی دەڕۆژ مەڕ نەڕوویوە دەتوین دارمان لێ بڕا ئەجا دارێکمان لە بڕێ ڕامارەی سەر بەفرەکەی تۆ پێم بڵێ لە ڕەمەزانان بە چی هەڵەستان ڕەمەزانە جاری وا بوو کەڵەبابی خوێن سەعات نەبوو دەماگوت 3 جار کەڵەباب خوێنێ ئەگە 2 جاری خوێن هەڵەستین جاری دواییتر ڕۆژە ئەی باشە وا کەڵەباب نەخوێن ئەگەر لە چۆن دەخوێنێ کەڵەباب ئەی تەپڵ و ئەم شتانە بەکارتان نەدێنا ئاخر مەلامان با مەلامان هەبوو جاری وا بوو تەپڵی لێدا 2 ساعتی شەوە سعات نەبوو بەبیرم دێ سعات لەم دێیە حاجێ ڕسوولێکمانە بووی کچکۆلا ساعتێکی هەبوو ساعتی نەبوو هەموو خەڵک لێ بپرسێ ساعات هەن کاکە چێت و شەوێ لێ پرسێ کاکەوە کەڵەباب خوێندی 2 جار کە بوو بە 3 ڕۆژە دەیخوای گەورە مۆفەقت کە یاخوا یارەبی بە خێری سەرم چاوە کاک جەلال ئەم وشکە ساڵی ئەم چەند ساڵەوە زۆرینەی گوندەکان ئاویان کەبی کردووە با بزانین گوندی گەورە دێ لە ڕووی ئاوەوە چۆنە وڵای گوندی گەورە دێ هەر لە ئەوڵەوە هەر بێ ئاو بووە بەڵام ئەم ساڵ خراپتریش بووە بە حکمیەوەی بیرەکانمان دابەزیون و ئاومان زۆر کەمە باشە ئەی ئێوە سەرچاوی ئاو خواردنەوە و چوزانم ئاژەڵداری و ئەوانەتان لەسەر چییە؟ کانیاوتان هەیە بیرتان هەیە چیتان هەیە؟ کانیاومان هەیە بە حکمیەوەی کانیاوەکان ناو دێمان خراوەتە سەر ناو حەوزەوە پرۆژەمان بۆ کراوە ئەو کانیاوەمان کراوەتە ناو حەوز و لەگەڵ بیری انتیوازی هەڵێدین بۆ سەر و لەسەرۆش دابەشتێکینەوە بۆ ناودێ باشە ئەم دابشکردن و هێنەش بۆ خۆی سەرپەرشتیکردنی دەوێ ئێوە چۆن سەرپەرشتیەکەن؟ ئەوە کاک مەلاستیقمان هەیە لەگەڵ نەفەرێکی ترە یەکێکیان هەڵێدا و یەکێکیان بەرێداتەوە ئاوەکە ینی چۆن ئەیدن بە ماڵەکان بەلوعان هەیە؟ بەڵێ مەلوعان هەیە و ئەمەش هینەکەیە پرۆژەی ئاوەکەیە لێرە بەرێدەن و بە 2 ڕۆژ جارێک بۆ گەڕێکێک بەرێدەنەوە لە گەورە دێ ئەوەندەی کە سیرەکەین مڵکایەتی هەیە مەسەلەن ڕەس هەیە و چوالە هەیە ئایا تا چەند خەڵک دڵی پێی خۆشە ڕەز و باخەکەی یا بڵێن مڵکەکەی بەخێوەکە؟ وڵای خەڵک بەعام دڵی پێی خۆشە بەڵام ڕزقیش نییە بەعام مەسامە منۆکو خۆم دایم خەریکم هەموو ڕۆژێکە چم بۆ سەر مڵکایەتی مەکو عەشق وایە مڵکایەتی بەڕاتی وکو عەشق وایە بەڵام هیچ بەروبوومیشی نییە خاز ئەم ساڵ باش بابزانی گەورە دێ ڕوو لە ئاوەدانیە ڕوو لە چۆڵیە گەورە دێ تا ئێستا سوپاس بۆ خۆ هەڕوو لە ئاوەدانی بووە ئیتر بە حکمی جادەی قیرمان هەیە و بە حکمی وەیە و مەکتەب و مزگەوتمان هەیە ڕوو لە ئاوەدانی لە ڕوو لە چۆڵی نییە باش باسی مەڵکەکانم کرد گوتم مەڵکەکان بەخێوە کرێن یا هەر کەسێک دەرمانێکیەکە و ئیتر بەجێ هێڵە وڵی کەوتۆ دو سەر خەڵکەکە ئێستا من هەموو ساڵەکەی شێڵم هەیە ئیشێڵە هەیە هەر دەرمانێک و هاکەزایی بە سەریەکەوە ڕوات باشە چێڵان بەچی ئیچێڵن خۆ ئێستا وەکو جاران بە تایبەتی بۆ شوێن چۆک و گەورە دێ کەمی وایە کە بڵێ بە تراکتۆر یا بە شتێک بچێڵ درێت بەچی ئیچێڵن خۆ نەگا هەیە نەشتە هەیە هەتا ئەم ساڵانەی پێشوش گا لە ناودیە هەبوو بەگایان چێڵا وەڵام ئێستاکانە ئەم مەشینە دەستیانە
12 ئەسپیان پێڵێن و 7 ئەسپیان پێڵێن و ئەوە بەوانە خەڵک ڕەزە شێڵێت باشە کوێستانێکی خۆشتان لە پشت ئاوایەکەوە هەیە لە پشت دەیەکەوە هەیە تا چەند ئەو کوێستانە بۆ ئێوە جێگاگرێ یاخود باوە بڵێن جاجارەچنە و کوێستانە جاوگشەکە توانن بەکاربێنن بەعام خەڵک ئەوێکی توانە هەبێ ئیسفایلەکەات ئەچێ بۆ لوشە ئەچێ بۆ قاچک بۆ ڕێواز بۆ شتانە ئەچن هەم بۆ جار مەسەلە پشتمانەوە قاچ کوشتی هەیە هەم بەری ئەو بەریشمان کە ژیلوان و ئەوانەیە کۆتلەرە ڕێواز و لوشە و ئەم شتانەی هەیە خەڵک ئەچێت ئەوانەی کە توانیان هەبێ بچن باشە کاک جەلال گەورەدێ بۆ مارومێر و چۆنە واللهی مارومێر و خاز من لێ سەلامەت نەبووم لەگەڵ کوڕێکترا کوڕێکیان خەلیلی ئەی ناشکر منتیقە سەلامەتە ئستا شوێنی وا هەیە ساڵ نییە کەسێک ماری پێوە نیە بەڵێ منیش پار خۆم مار پێوەدام پێرار بۆ بدان و کوڕی و کا خەلیلی مار پێوەدا بەڵام سەلامەتە شکر ینی تا ئێستا کەسێکی واین بڵێم نەیکوشتووە ئەو شتانە بەڵامی تر خەدەری خوایە پار بۆمان بەڕێ بۆ منیش مار پێوەدام پندەکەم با لەبیر نەچێ ئەڵێ ئەگەر سەبر بکەی لە بەرسیلە حەواکەی ئەو شتێکی جوانە هەموو شتێک سەبری لەکەی تۆ لێین مەکەرەوە بەرسیلەکە سەبری لێ بکەوە بێتە تری و تریەکەش هەوڵای لێ دروستەکەی شاجومان من تۆ بینم لە فەیسبووکەکەی خۆتە زۆر ڕسمدانەی ڕسمەکانیش هەمووی ئەم منتیقێنی گەورە دێ ئەوانن چییە گەورە دێت ئەوە نەخۆشەوە وەڵای بە حکومەوەی خەڵکی ئێرەین بەڵێ خۆشمانێ و دەیەکی تاڵی خۆشە باشە تۆ ماڵتان نەزانم لە شارە بەس مانگی چەند جارێتەوە بۆ گەورە دێ وەڵای زوو دێنە بە حکومەوەی کە مەکتەبەکەم زۆربەی جمعان و پێنجشەمان دێین بۆ ئێرە باشە کە دێی لێرە چ دەکەی شادومان وەڵای یەم بۆ لای نەنگ و باپیرم لەگەڵە و برادرانە ئێرەما دانیشین بێکەوە باشە عادەتەن گەنجی وەکو تۆ کاچێتە شار دوایی حەزی لە لادێ نییە تۆ چۆنەوە حەزت لە لادێ باکسەوە بە حکومەوەی کە لە مناڵیەوە نەنگ و باپیرم لێرەن حەزم بە لادێشەیە و ژیانێکی تا بڵێ خۆش باشە ئەگەر وەختی ئیش هەبێ چی ئیشێکەکەی وەڵای هاوینان زۆر جار چوالە پێگادین چوالاکەین بۆ کاتی ترێدەین کە پێگات باشە تۆ لە چوالە چنینەوەیە باشی یا لەوەی کە بچیتە سەردارەکە و چۆن لە چوالەکە بتەچێنی لە هەردووگانە ئەشی تەکێنین و ئەشی چنینەوە زیاتر باوکمان ئەیچنەوە ئەی تەکێنە من ئەیچنمەوە باشە چوالە چ کاتێکە بێ لێکەیتەوە هاویانێ تر لەم وەختەوەی فترێکی تر وەختی چوالەیەکی تر پێگات ئێمەژێ چینینەوە زانمەزانی چی پێڵەن کە وەختیەت ئەڵە چوالە چی لێ هات ئەچنینەوە ئەو چوالە کە بەدارەکەەوە چی لێت کە وەختی لێکردنەوەیەت ئاڵە چوالە قەڵشاوەتەوە ئەیکە کلیشایەوە ئێمە ژۆ کاتە بەرهەم دێ ئەو ئینێ ئێمەش ئەتەکەین و بەڵێ بەڵێ بەریا و ئێمەش ئەتەکەین و لێکەینەوە باشە لێرە ڕەفیقت هەیە بەڵێ بەڵێ ڕەفیقم یارەوەڵا باشە تۆ بە ڕەمەزانیش دێیتەوە بۆ ئێرە یان ڕەمەزانە نایتەوە الحەمدولێ وەڵا هەموو کات دێنەوە زەوەی پێنجشەمان جومعان لێرەین باشە ڕەفیقەکان لەگەڵ دینداری و نوێژ و ڕۆژ و ئەوانە چوە الحەمدولێ لە خوای گەورە بەزیابێت ڕەفیقەکان و هەمووی نوێشکەر و خەریکی تاعات و نوێژ و ڕۆژی خۆیانن باشە جاجاریش دوعادانەی لەو پۆستانێکەکەیت چییە تۆ حەزەکەی ئەمیش دوعا بکەی بە بڵێن قاچەند بۆ خۆت کەسێکی کە لە دوای عیبادەتەکان بەتابەتی لە دوای نوێژەکان تا دوعا بکەی الحەمدولێ لە خوای گەورە بەزیابێت دوعا حەمدم خوای گەورە جۆ لە دوعاکانمان و قبوڵیەکە ئینشاءڵڵا اینجا هەر لەبەرەوەش تەلەبەی حیکمەشین الحەمدولێ خەریکی قورئان خوێندن و نوێژ و ڕۆژ و تاعاتی خۆمانین سەرکەوتوبی ئینشاءڵڵا ئەی تۆ بزانم لەم پەندایی شەزانی ئەڵێ ئەگەر سەبر بکەی هەڵوا لە بەرسیلاکەی پندێکی جوانە باسی سەبرەکات کە سەبرت گر ئیتر بەرسیلەیە پێگات ترێکە کەواتە ئەگەر تۆش سەبر بکەی لە سەنتەری حیکمە لە ئایندا بێ بە قورئان خوێنێکی چاک ئینشاءڵڵا پشتیوان بەخوا ئینشاءڵڵا أشهد أن محمدا رسول الله
حي على الصلاة حي على الصلاة. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. بەڵە خۆشەویستان بەم شێوەیە لا ناوچەی شارباژێر لا گوندی گەورەدەی ماوەت بەجێتان هێڵین تاکو بێگەشتنەوەیەکی دیکە و بەرنمەیەکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرین. سوپاس بۆ کۆمپانیای دۆلفینسی کا بە درێژایی ڕەمەزان سپۆنسەری بەرنمەکەی کردوین. خواتان لەگەڵ.